ڕۆژی جیهانی یۆگا یەکێک لەو بابەتانەی کە بێگومان لە تەواوی جیهانە گرنگی پێدێت و کەسانێکی زۆریش هەن کە ئەیانەوێت جا وەرزش بێت یاخود جۆرە جوڵەیەکی جیاواز بێت کە هەندێک لە ئەو کەسانی لە نێو یۆگایە قوڵ بوونەتەوە ئاماژەی پێەکەن بێگومان ئەبینین کە گرنگی بەم بابەتانە و کەسانێکی زۆریش کە حەزیان پێیەتی ئەم جۆرە بە بڵین جوڵانە کە لەژێر ناونیشانی یۆگایە بتوانن کە بڵین بە ئەنجامی بگێنن. هاوکارمان ڕەنجە ڕەحمان راپۆرتێکی ئامادە کردووە لەم بارەیەوە و بەڕێوەچوونی ڕۆژی جیهانی یۆگایە لە کۆنسڵخانەی هێندستان لە شاری هەولێر. پێکەوە بینەرە بین و ئەگەڕێمەوە لاتان فەرموو. لە ڕۆژی جیهانی یۆگا کۆنسڵخانەی هێندستان لە هەولێر بە هاوکاری سنتەری هەناسە بۆ یۆگا مەراسیمێکی تایبەتی بەو ڕۆژە ڕێخست کە ژمارێکی زۆر ئارەزومەندانی ئەنجامدانی یۆگا ئامادە بوون و چەند نمایشێکی تایبەتی یۆگایان ئەنجامدا. لە ڕۆژی جیهانی یۆگا کۆنسڵخانەی گشتی هێندستان بە هاوکاری سنتەری هەناسە بۆ یۆگا مەراسیمێکی تایبەت بەو یادەی ڕێخست کە هاوکات دەیەمین ساڵی ڕۆژی جیهانی یۆگایە و لەو مەراسیمەشدا ژمارەیەک لە ئارەزومەندانی یۆگا ئامادە بوون و چەند نمایشێکی تایبەتی یۆگایان ئەنجامدا. ڕاهێنەرێکی یۆگا دەڵێت ڕۆژ لە دوای ڕۆژ بیرکردنەوەی هاوڵاتیان یاریمی کوردستان بۆ گرنگیدان بە یۆگا زیاتر دەبێت. ئەو کەسانی یۆگا دەکەن دەڵێن سوودێکی زۆرمان لە ئەنجامدانی یۆگا بینیوە لە ڕووی جەستەیی زەهنیەوە هەست بە جیاوازێکی گەورە دەکەین بەراورد بۆ کاتانەی ئاشنایەتیمان بە یۆگا نەبووە. نەتەوەی گرتوەکان ساڵی 2014 ڕۆژی 21 حوزەیرانی بە ڕۆژی جیهانی یۆگا دیاری کردو و لە هەرێمی کوردستان هاوڵاتێکی زۆر یۆگا دەکەن و سەنتەری هەناسە بۆ یۆگا کە ئێستا لە شارەکانی هەولێر و سلێمانی و تەختەقلقی هەیە بە سەدان کەس کە ئارەزووی ئەنجامدانی یۆگا دەکەن ڕۆژانە ڕوو لەو سەنتەرە دەکەن. یۆگا ماوەی 10 ساڵە بەرحال لە دنیا ڕۆژێکی بۆ دیاری کراوە بەڵام هەزاران ساڵە هەیە و بە خۆشحاڵیەوە بە قسەی ئوستادە گەورەکانی یۆگا وەکو ساتیاناندا سارا سواتی وانە یەکەم جاری یۆگا لێرەوە سەری هەڵداوە پێش 6-7 ساڵەوە پێش بەڵام لێرەوە ڕۆیشتۆ بۆ هیندستان و لەوێ پارێزراوە و ماوەتەوە. ئەگەر ڕاست دەوێت لە ماوەی ڕابردوودا یۆگا لە هەرێمی کوردستان زۆر باش گەشەی کردووە و هاوڵاتێکی زۆر پێشوازی لە یۆگا دەکا و خەڵکێکی زۆر ئیستفادەی لە یۆگا کردو سوودی نیەبینیوە لە هەموو ڕوویەکەوە لەبەر ئەوە خەڵکێکی زیاتر ڕۆژانە دێن یۆگا دەکەن. هەم بۆ ماڵ یۆگای هەناسە لەماوەی ئەو 4 ساڵە گۆڕانکاریێکی زۆرم بینیەوە لە ڕووی گەشەپێدانی خۆمەوە لە ڕووی ئارامی زەهن و جستەیەوە لە ڕووی نەخۆشە جستەیەکان و زەهنیەکانەوە کە لەوانەیە ڕۆژانە ئێمە بەریان بکەوین ئارامێکی زۆر هاتوۆتە ژیانمانە لە کار و کاسبیمان لە ڕۆژانەیە زۆر باشتر و بەرەو پێشتر چووم و هەمووشی هۆکاری ئەوەی ئەو ئارامی کە لە ماڵی یۆگای هەناسە تەجروبەیەکین و لە ڕێی یۆگا تەجروبەیەکین ڕنگدانەوەی هەیە لە ژیانی ڕۆژانەمانە هەموو لایەنە جیاوازەکانی ژیانمانە چ جستەیە بێت چ زەهنی بێ و چ لایەنی عاتفیەوە بێ. Try to keep your elbows straight. If you can. If you can't, then just hold where you are. Other side, so left hand in the back, with the right hand catch the knee, elbows. Now from your lift your both legs. Real time to feel yourself, and this is the real time to synchronize your body movements with the breath. خۆمێکێکم لەوانە کە بەڕاستی سوودێکی زۆرم لێ دیوە بەتایبەتی لە ڕووی زیهنیەوە عامی خەڵک زیاتر لەبەر لایەنە جەستەیەکەیان بۆ شێوازە بەنسبەت کاتی یۆگاوە کاتەکە هیچ کاتێکی وام لێ ناگرێت بەڵکو بگرە بۆ بە پێویستێکی ژیانیش بۆ بە پێویستێک لە ژیانی ڕۆژانەمە ئەگەر بۆ نمونە من نەتوانم یۆگا بکەم ڕۆژێک ئەوە بێگومان لەوە ناچێت بتوانم لە 100% تەرکیز و هۆشم کۆکراوە بێت لەسەر بابەتێکی دیاریکراوە.
the back leg on the crease. Twist your body, the back leg on the 45.